سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی دەنجی خەڵکی ئەم جارە سەردانی ڕووباری خازرمان کردووە لە ڕووباری خازر ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین گەشتارێکی زۆر سەردانی ئەم ڕووبارە دەکەین ئێمەش هاتینە ناو هاوڵاتیان لە هاوڵاتیان دەپرسین با بزانین ئەمڕۆکە چۆن کاتەکانی خۆیان بردۆتە سەر بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاو چۆنیت؟ سەلام سەرچاوم بەخێر بن. ئەوە چۆن هاتی تێرە؟ وەڵڵای ئێمە کۆمەڵێک هاوڕێینە تەقریبەن هەموو جوعان سەردانی شوێنە دەکەن شوێنیش خۆش و گەشتیار بەردەوام سەردانی ڕووباری خازر دەکەن دێنێ. ئەرێ بەخوا مەلاوانیت کردووە؟ ئەرێ وەڵا مەلەوانی هەمومان و ئێرە شوێنێکی خۆش و بەس تۆزێ یعنی خزمەتگوزاری نەکراوە. وەکو چی پێویستە با بڵێن ڕووباری خازر بە کۆمەڵ هاوڵاتیان با بڵێن هاوڵاتیان بەگشتی گلەی لە کەمی خزمەتگوزاری دەکەن باشە تو وەکو هاوڵاتیەکی ناوچەکە چی پێویستە بۆی بکرێت خازر؟ بەخوای وەکو پێویست ینی بڵێ دوکانی بچووک و خزمەتگوزاری بۆ نەوەی WC و ئەو شتانە نییە تۆزن نەخۆ خەڵک زۆر دێن بۆ شوێنە لە لای عەرەب و لای کوردی خۆمان و زۆر دێن بۆ شوێنە شوێنیش خۆش و گەشتیار و بڵێ مەتعەمی بچووک و لەو لایە بەس ئەگەر بێتە نێزیک یعنی زۆر خۆشترەوە دەبی. ئەگەر هاتوو با بڵێن حکوومەت لانی پەیوەندیدار خەمێک لە ڕووباری خازر بخۆند و گرنگی بەو ڕووبارە بدەن چەند گرنگە گرنگیدان بەم ڕووبارە و بۆ هاتنی ڕاکێشانی گەشتیار بۆ ساڵم ڕووبارە بە گرنگیدانیان؟ وەڵڵای ئەگە گرنگی پێ بدەن هەر زۆر زۆر باشە چکە ئەو ئێستا بە فیڕۆ دەچێت و هیچ بەنداوێکی لەسەر دروست نەکراوە. صاحب ماما تاواني والله صعب الحمد لله شرازي او تو تاو افريقيا هاتي دينا والله ما 200 حر وجي جمعيه متركب انت في الزياره ولو خوش تونا روباري جوي خوش قال له خوش جوي خازر خوش قال شي هاتوي خدي ازو من دالي خوني بشوك هاتنا وادنا ما بيدي هواي محمد وكيد باش بس الفر بس بشك يعني يقد الدوله جبو انقاذ هبه باش من دالي بشوك تكفي كسكس نابينه وقتي انا يك بنغابي كفي خوياناك جبرولو باش وكيد خوش جوي قال لك خوش خلقتي زور سرداني ويرا تين عالم تيج فرتنج كلكتين يعني جيكو مجالها بكار بس كورونا قال لك عالم ناي وكو زور سرداني بيرا 200 حر جمعه 200 فيدا حر جمعه 200 فيدا ڕووباری خازر خەڵکەشی کە مادەم زۆر دێتە وێرە چی بۆ بکرێ باشە بۆ دەوڵەمەندی ئەم ڕووبارەکە بۆ هاتنی گەشتیار زیاتر لەسەر ئەم ڕووبارە چی بۆ بکەین باشە؟ خدي باش يعني مقصف نشي بيك شخروني وكان الفرق مسكنين مقصفها بروني تشيتره باش الفرق خوش بس الفرق مقصف ما مقصف تنن وك جمع سوري انا جمع سرافي حمد شيء مطعم هي قهوه هي شيخانه وندبيجن كلك يكروني باش مطعم يقددوها بيجبو سرافي ولو جاران قاز بتشتكوا شيء باش خوش فر جوي فر قال لك خوش ونيزيك يعني تم مصروف الناحيه هارو بي برضه شوي هفقون دي دوري قشتين باش وكيد قال لك شوان
سڵاو چۆنی سەرچاوم باشی ماندوو نەبن ئەحوالت ئەحوال وەڵام خوددا ئافکاریمەوە زۆر ماڵاوانیت کردی ئەرێ بە خودی هەیە سەعات سێبی ماناو ئاوین خوا ئەرێ وڵا خۆشترین جەوە مەغربی شتێر ماسی دەخۆنی یا ئەلا بۆ ماڵ لە چەند دەرهاتون وڵا لە ڕۆڤێ نەحێ ڕۆڤێ بەلا ڕووباری خازر چۆنە دەرەجەیەکە بۆ خۆشی و تەندروستیە و ئاوشی خاوی ناو ئێش و مێشیش چه ئێش و مێش دەبێت خۆت تەبانێ نایێت باش زۆر زار سەردانی دەکەی زۆر زاراتوی وڵا هەیە جارێ دووەمە لەو ساڵە جاری دووەمە باشە ڕووباری خازر چی بۆ بکرێ باشە یعنی پێویستی بەچێ زیاتر دەوڵەمەند بکرێ بۆ هاتنی گەشتیار زیاتر گەشتیاری گەشتیار جانی جێچێکان کەپەر وەکی مەسەلەیە باکوورمانە دوپرێشتۆ دوپرێشتە لێرە ئاسیتر ناوچایە هیچ جێشتە لێرە خۆشتر ینی ڕێچۆیە خۆشە و چادریە و کەپریە و جێ عایلەیە و باکوورمانە نەفسرێت و بەس ئێرە چ جینە یعنی ئێرە توێ بێ ئێرە یان نەبر کفربیان ماسی بخۆی خلاص جێ دانیشتن نییە بۆ دوانێ هاوڵاتیان ژەسەر خۆیان چەند شوێنی چی شوێنی ماسییان کردوتەوە بام خواردنگەی ماسی خواردنیان خۆشە ڕاستی ئەوەیەکە دووشێکەکری لێرانێنە زۆر خۆشە بێ بەلایە و بەس بچی جێ تەرتیبەبی جێ عایلە جێ دانیشتن بێرە نێرگرێ پیشی دەگە دوسێ برادەر لەگە عایلە بێ زۆر خۆشەگە جێ کەبیت حکومەت هار و کاربی چێکت مامنون دەبین دەستان خۆش بێت ئێوەش هەر لەگەڵ ئەوە هاتوون برادرین کە پێکەوە هاتوون هاتیە ئێرە ئەو ڕۆکە ڕووباری خازرتان هەڵبژاردیان وەڵاهی ئەوە پێشی چەند ڕۆژەکە کە هاتین هەفتەکەیت کە چ بووینە باکوورمان لە باکوورمان بڕیارماندا هەفتەیدا بێ بینەکانیان لێرە سەردان ئێرەش بکەین باشە باشە وەکو برادرە باز دەکات دەڵێ زیاتر گرنگی بدێتە بە شوێنی گەشتیارەکان لەسەر ڕووباری خازر وەکو دروستکردنی کەپرە خواردنگەیە ئەوە تۆ پێت وایە چی دیکەشی بۆ بکرێ باشە وەڵاهی پێم وایە ئەو خزمەت گوزارێنە ئەو برادرێ گوتی پێم وایە ئەو شتانەی هەموو لۆ بکرێتن کە شوێنی عایلە بێ شوێنی سیاحەتی لێ بێ مەطعەمی بۆ دابنرێ خزمەتی ئێرە بەڕاستی خزمەتی نەکراوە هیچ خزمەت لە شوێنەکەی خزمەت گوزاریەوە خزمەتی بۆ نەکراوە ئەگەر خزمەتی زیاتر بکرێ خەڵک زیاتر سەردانی دەکات و گەشتیاری زیاتری بۆ دێ ئەگەر خزمەتی بکەن خەڵک زیاتر مشتاق دەبێت دەتوانیتن بێ سەفەر بۆ ئێرە گەشت بکات مامە تو شار لەگەڵ برادە بەلام پێک بێت هاتین ناحیا ڕۆڤێمە تاتی نێرە مەلەوانە بەڵاوانیت کردو بەخۆ بالێ گەلک باشە ڕووباری خازر پێت وایە هەتا ئێستا سوودیان لە ئاوەکەی بینی بە ئاوەکی زۆر دەڕواتە بۆ ناوەڕاستی عێراق و تا ئێستا بڕوان ناکەم لای حکوومەتی هەرێمی کوردستان سوودێکی لێ بێ ئەگەر سوودی لێ ببینرێت چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ ناوچەی بەردەڕەش و بۆ زەوی کشتتوکاڵیەکان کە هاوڵاتیان کشتتوکاڵی لەسەر ئەو ئاوەکە بکرێت طبعا ئاوەکە باشە خۆشە بۆ منتاقی خڕێ یعنی عالم سود لێت بینیتن گەلک تێنێرە گەشتیار تێن ئەمل ناحیا ڕۆڤیاتین گەلکێتین دوورتر احتیمالە بێت تێنێرە مەلەوانیاتکەن و خۆشە و بەس یعنی بێژی و جێ گەشتیاری جێ ڕنشتنینە بەس ئەوەکە ئەو جێ بیت عالم دێت عایلە بە دێت نیعالە گەلک دێن ڕاستی بەس بەداخەوە یعنی جینیە ڕاستی دەبیت هەبیتن بەس مالەسەر سوودیان لە ئاوەکەی بینراوە یعنی وەکو دروستکردنی بەنداوەکە وەکو دروستکردنی پرۆژێک کشتتوکاڵی بامڵێ ڕاکێشانی ئاوە بۆ کشتتوکاڵی بۆ زەویزارەکان ڕاستی لاوێت خوددان زەوی تشتە من بیستان تشتە من ئاو بخۆ ڕاکێشا بینە کووەکی دی بوو کو ئێک ئاوەکی مەسەرەت بوو کە هەرەبەکێ تشتێکی چیت بەنداوەکێ چیەکات بوو کارەبی عالم استیفادی لێ بکات باشە بەس نییە ڕاستی نییە دێ هەبیت ئینشاءالله سوپاس چۆنی تۆ الله باش ممنون برای عزیزی زۆر مەڵاوانیت کردی وازە میلاک دیارە ئەرێ والله زۆر وەسیایمە ئەرێ والله سە ساعتە دەیکەی بەخوای ئەوە سێ چوار ساعتەمەمی هەناو ئەو نێمە دەرێ داک مستەمە ئەوکەونتە خۆشار زۆر خۆشە زۆر خۆشە ئەرێ والله بەخوای جەوەکە زۆر خۆشە مەسەردانی باکوورمانمانش کرد زبعێدی بەس ئەو زبعاتی نێرە ینی هەموو زبع شەڵەتی نێرە هەتا هاوین خلاص بێ مستەمر ئەمن هەموو خودبیان تێ لە کاتی داوامەوە داوام دەکەم بەس لە کاتی داوام نەبن مارێ بم هەر هەموو ڕۆژ تێ مێرە ئەرێ وڵە زۆر بەم خۆشە زۆر خۆشە بەلاوەتەوە چش لەگە خۆمان ناین ئەمە بەس خۆ سەڵتین و لێرە خواردنەکەی دەخۆین دەچینە و مالی خۆمان ناو ماڵ و عایلەکەمان
ئەرێ وەڵا باشە بۆ ڕووباری خازر چی بکرێ باشە تۆ ڕابوچنی تۆ چییە بۆ حکوومەت یاریمی کوردستان پەیامت چی بکرێ بۆ باشە وەڵی زۆر باشە بەڕێز مەصرفی لێ بکای وەکی گوێ برادرە گوتی کەپری لێ چێکەی و کەیە مەسایفێکی خۆش و عایلە جودابیت شەباب جودابی لازم لێک جودابیتن لە ناو یەکدا بن ئەرێ وەڵە زۆر زۆر خۆشە ئەرێ وەڵە داوامان لە حکوومەتی هەرێمە کەپر چێکەت و خۆشتر کەت و هەرێمی کوردستان بە پێش بخەتن زۆر سڵاو چۆنیت؟ باشم تۆ چۆنی؟ ئەوە چۆن هاتیتە؟ ئێرە هاتی و ڕووباری خازر سەردانی ئێرەت کردی؟ وەڵا جەوەی خۆشە و لەگە برادەران تێن و هەموو ئاینی تێنە ئێرە سەردانی ئێرە چێن دەرهاتیکی؟ لە بەردەڕەش بەێ زۆر دیتی ئێرە ئەرێ وەڵا هەموو هەفتەکتی باش ئەو ئەدیوە چییە لە دەستێتەوە ئەوەی لەکرا ئەوە چییە؟ ماسێ بەخۆت گرتیتە چییە؟ هەلە بۆ جوانی گرتیتە چی لێ دەکەی دەبیتەوە ماڵێ؟ پێیکەمە ناو شوشەی جوانە باشە خەڵک زۆر دێت لێرە ماسی ڕاو دەکا ڕاوی ماسی دەکرێت لێرە ماسی لێە هەموو چتی لێە ڕاوچیەکان زۆربەی لەسەری تۆڕی دادەنێن و شتیوە ڕووباری خازر ماسی زۆر لێ یعنی خەڵک زۆر دێن ماسی دەگرن بەێ ماسی لێە باشە خازر پێویستی بە چییە؟ وەڵا پێویستی بە خزمەتە و چی لە بۆ ئێرە ناکرێ وەکو گەشتیاری و خەڵک ڕووی تێکاو هەموو شتەشی نییە لێرە خزمەت بە بڵێ پێویستی بەچیە وەکو با بڵێن بەشەشی زۆری دەڵێن پێویستی بە کەپرا بەشەشی زۆر دەرێن پێویستیان بە خواردنگەیە مەرحەمەکانە لەسەر ڕووبارەکان بە بەشەشیش دەڵێن بە پێویستی بە شوێنی خێزانی هەیە بەێ وایە کەپری دەوێ پێویستی پێ جێ خێزانی جودابێ لەگە جاعێلە شەباب شتی وا بۆی بکرێ هەموو خەڵک ڕووی تێدەکا و لە جێی دەرەوە سڵاو چۆنی؟ سڵاو لە تۆش بەخێر بێن چۆنە ڕۆکاتی تێ زۆر سپاس ئەو چۆن هاتی تێرە لەگەڵ چاتی و ئەوڕۆ لەگەڵ هەڕێنە بڕیارمان دەبێنە سەردانی ئێرە و گەشتێکی خۆشە و بەڵام ئێرە بەڕاستی پێویستی بە خزمەت گوزاریی زۆر هەیە وەکو ئەوەی دەبینی ئێرە زەبالێکی زۆر لێرە فەڕەدرێ حکومەت پێویستە ئێرە بە خزمەت ڕابگرێ باش چەند گرنگە ئەو کەسانی کە دێن سەردانی ئەو ڕووبارە دەکەن و ئەو ناچۆگەشتیارانەی دەکەن با بڵێن ئەو پاشماوانی کە لە دوای خۆیان فڕەدەدەن و حەز بە پرسیارەتی بکەن و کۆ هەڵی بگرنەوە چەند گرنگە پارستنی شوێنەکان سەر ئەرکی شانی خۆمان جێبەجێ بکەین بێگومان لەسەر هەر تاکێکی هاوڵاتی پێویستە ئەم شوێنە بپارێزێت بە پاک و خاوێنی ئێستا دەبینی با بڵێن منتیقی خۆمان هێشتا نەگەیشتو ئەو ئاستەی شوێنەکان بپارێزێت تەماشا دەکەم و پاشماوەی خەڵکە لەسەر خەڵک پێویستە و دواتر حکوومەت شوێنێکی تایبەت دابنێ بۆ دانانی زبڵ بەڵام ئەوە نبینیم من لێرە بەڕای خۆ هیوادارم هاوڵاتیانیش ئیتر لێرە بە دواوە تێبگەن وەکو شارەکانی تر تۆزێک پێشکەوتوبی بۆ ئەوەی لە ڕووی خزمەت گوزاری و هاوڕێکمان لێ بدرێتەوە هەتا ئێمە لە خۆمان دەست پێ نەکەین ناتوانین گلەی لە حکومەت بکەین دانی باشە ڕووباری خازر وەکو گەنجێک تۆ زۆر جار سەردانی ئەو ڕووبارە دەکەی پێویستی بە چییە چی بۆ بکرێ باشە یەکەم شت پێویستی بە هەندێک سەڵەی زب لە با بڵێن بۆ پاشماوەکان دووەم شت پێویستی بە شوێنی تایبەت بە ئایلە هەیە ئەوە تێکەڵاوی ناگونجێت بەڕاستی و پێویستی بە زۆر شتی دیکەی هەیە خزمەتی لاوەکی بەڵام ناکرێت تا ئێستا نەکرا و بڕوا ناکەم بکشکرێت بە یوە ئەوەی کە بکرێت ئینشاء الله
سڵاو چۆنیت؟ برا گەورەی چاوم کووە جەوەکشی کووە؟ وەڵی بەدە و نەرگیلە و لە ناو ئاوی دانیشتی کووە؟ جەوێکی زۆر خۆشە و ئەو خەڵکە هەمووی هاتینە ئێرە بە دنیا زۆر گەرمە و جەوەکی لێرەش تەماشاکە ئەو خەڵکە هەمی هاتینە ناو ئەو ئاوە خۆشە و خۆشی دەکەن و منداڵ و جاحێل و گەنج و عائیلە و هەموو دێنە ئێرە سەردانی ئێرە دەکەن و باشە بۆ خۆت لە چێ نەراتی؟ من لە سێکانی هاتم گوندی سێکانی. باشە لەگەڵ چی هاتووی؟ وەڵڵا بە تەینا هاتم بەس لێرە برادران لێرە هەمی ناسیارن هەموو لێرە برادر دێنەکەنت و نەرگیلەی دەچێشین و کافتێریا و تش نەمایە و مەجبورین دێنە دەو ئاو. باشە خەڵکێکی زۆر سەردانی ئەو ڕووبارەی دەکەن خەڵکێکی زۆر دێنە ئێرە بەڵام برێم چ یعنی معاناتیان هەیە ئەو خەڵکە معاناتیان هەیە ئەگەر ئەو پێویستی بەچیا وەڵڵا پێوەستی بە خودمەت گوزاریە تەمەشا ئەو خەڵکە ها ئێرە خاوین بیت ئێرە چاکەن جێ گەشتیاری خەڵک تەمەشا ئێرە و سەردانی ئێرە بکەن بەڵام تەمەشایش بە خۆت وا دەدینی یعنی جێەکە گەل خۆشە بەڵام هیچی نییە یعنی نە چایخانەیە نە ئەوەی هەیە نە تێشتخانەیە نە مەتعەمی هەیە هیچی نییە خەڵک پێویستی بەو شتانەیە ئەو خەڵکە تەماشاکە هەمووی پێکەوە لە ناو ئاو ئەو جێەکە خۆش نەوی خەڵک نایێت ئێرە ویان وەڵام خزمەت گوزاری نییە لێرە خۆشت مەڵەوانیت کردیا بەڵێ چۆن مەڵەوانی مەڵەوان زانی ئەدی باشی لێ دەزانی چاوە نازانم بەس ئێرە ئەوێن دەر باشترە مەڵەوانی لێرە ناکرێت لەوێ لۆ ئێرە خراپە بەردی هەیە ئێرە بەردی هەتا ئێرە لەوێ قۆرە ها تەماشاکە ئەوەندە خەڵکە لەوێ هەموو مەڵەوانگان هەستە تەماشاکە حسێک 100 نەفەر لەوێ سپاس دەکەم ماندوو نەبن سپاس دەکەم هەر بژێت عزیزی برای ناو ڕۆکاتی سەردانی ڕووباری خازر ڕووباری خازر یانە ڕووبارێکی زۆر یانە سروشتیە و خۆشە و ئاوەکەی زۆر خۆشە و هەموو جارێک تێنە ئێرە لەگەڵ چی هاتووی سەردانی لەگەڵ چی هاتی ئێرە برایەکانم هاتینە ئێرە و خوارزایەکانم و برازاکانم هەموو لێرەنا زۆر جار دێ ئێرە ئەرێ وڵات تقریبن هەموو هەفتەک جارێک تێمە ئێرە مەلەوانیت کردووە وەڵا حتا ئێستا نەم کردەوە بەس ئێستا ئیشاڵە دەکەم پچەک جەوەکە خۆش دەبیت ڕۆژ ئاوا دەوی دەبتە سێبەر باشە ڕووباری خازر پێویستی بە چی بۆ بکرێت وەڵا پێویستی بەوەیە جادەکەی زۆر نەخۆشە ئێرە حتا سیارەمان بخۆ زای سیارەمان هەموو نزمە یان ئەگە شۆفەرێکمان لۆ لێ بدەن یانە خۆشکەنەوە دەرەجەیەک چا دەبیتن باشە چی دیکەش بکات حکوومەت بۆ هاتینی زیاتر گەشتیارە ڕێگەشتیاری بۆ خۆ زیاتر ڕابکێشیت وەڵا گەشتیار ڕابکێشتن یعنە هەندێک کەپرەکان زۆرکان ڕێیەکان خۆشکەن گەلە خۆش دەبیت چونکە ئەو ڕووبارە دەچیتن یعنە مەسافە زۆر دەڕوە هەموو یعنە جێەکە سروشتیە ئاوی هەیە ئاوەکەش خاوێنە باشە چەند گرنگە حکوومەت گرنگی بۆ ئاوە بدرێتیەوە گرنگە ڕواتە بۆ خوار و حێرا زۆر گرنگی پێ بدەن ڕاستی یعنە منتەقەکە زۆر خۆشە ئارێ وەڵا لە باوەکی زۆر سەردانی دەکەن ئارێ وەڵا خەڵکێک زۆر ما بەخۆت سەحکێ یعنە خەڵکێک زۆر دێنە ئێرە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆراتی کۆتایی بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک لە ڕووباری خازر سوپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران ڕێز و خۆشەویستی من قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ